وەڵایی پیشەوەری بڵێن سەناعی کوێ زۆر پشتاوکرا بە بۆنەی ئەوەی کە پێش دەنگدانەکە هاتن هەندێک تێکەڵە ڕێژیان کرد بەس ئەوە سیمای تێکەڵە ڕێژەکەیەکە کرایە دیتیتت ئەو زەبالە و شتە و ناو قڕوس لیتە و یعنی بێ خزمەت گوزاریە ڕاستی شارەوانی هیچ هینێکی نەبووە ئیشەشی نەکردیە بەرامبەر سەناعی کوێ زۆر ئیش و کار نییە عالەم بێزار بووە کۆرە ئەرێ وەڵار لێ وەریەگرن نەدیک و وەری ناگرن ئەدارێ ئەو پێوەری کارەبای زیرەک و ئاو ئەوە عالەمی زۆر بێزار کردیە بەڕاستی کۆرە نە بەخوا هیچی قێتاو نەکرا پێش دەنگدانەکە هەندە تێکەڵە ڕێژێکیان کرد و بەجیان هێژ لەو با کەس ناتیەوە بێ کاکە ئارێنگۆ ماین مردین ستان لێ هاتی و ستان لێ ناتی والله هیچ باش نییە بە خۆران ئەو ڕێگاوانەکەی ئێرە هەموو قوڕ و قڕاو ئێرە قوڕ و قڕاو کو دەویست ناوە هابیتن سەیریاوانی هەولێر کە سلێمانی بکە بزانە چۆنە هەموو قیورتا و قرتایان بۆ کراوە شتیان بۆ کراوە تێدەگەی ئەلێ بۆیاڵەکە دێنێ دەرێ ساگەوەش خۆلایەتەوە پیزە بێستفادێ تەپ و تۆز و خۆر تا باش زستانە بە سەدی هاوی نەستەکەی ئارێ وەڵە ئەو لاشمانە سەقەتەوە سارە باغ دەکەم دیمە دەرێ سابوو علی هەم قەت دەکاتە قڕاو و پیسی و خۆر و زەریبە لەگەی زدانە هەرێ بەخواست سارانە زەڕیبێ بدێستا زەریبەی ئاو زەریبەی و کارەبا و زەخمان چی پیاەکە تا زەریبێ ئەمە زەریبێ دێنەما بەخوا ئاوەکەش سوار پێنج ڕۆژ زارێک دەیدەن یعنی ناچارەگە ئاوەکەش بڕە دەبێ ئای بکڕینەوە یعنی هەمیسان ئێمە ئیشەکەمان مەحتەل بوو ئەوە جادە بانەکەش بخۆتەم شەیەکە حەزەکەی کامیرەکە ڕووکەکانە هەمووی بدینە ئەوە جادە بانەکەیە ئەوە لای معرەزەکان و ئەم لاش سناعەکە لەم لایە یعنی هیچ خدمەت گوزاریەک نییە کارەبا زیرەکەش لەوەتی هاتووە کاکە ناوێری دەست بۆ کارەبای بەری فیز دەکە ئێگە فیزیشکە ڕامەت دەکەن معنای وایە ئیشەکەمان هەمیسان مەحتەل بووە سەبارەت بە ناوچەی پیشەسازی دابشکراوەتە سەر سێ زۆن ئەو زۆنەی کە دوکانەکانی تایبەتە بە شارەوانی و کۆمەڵێک بەڕستیدا کلێچین ئێمە لە ئاخر مزایدە و دانیشتن لەگەڵیان ئیتفاقێکمان کردووە خدماتی بۆ بەرین بە هاوبەشی کۆمەڵێکی لەسەر ئێمە کۆمەڵێکی لەسەر ئەو بەڕێزانە پێش مزایدەی داهات و پێویستە ئەوە ئێمە وەکو بەلەدی ئەو بەڕێزانەش بۆ خۆیان هەردوو لامان ئەو گرێبەستەی نێوانمان جێبەجێ بکەین سەبارەت بە ناوچەی پیشەسازیش ئەوەی کە هەیە لە ئێستادا لەوانەیە ئەو ناوچە پیشەسازیت تەختی ئیشی شاری کۆیە بکات بەڵام ئێمە تموحێکمان هەیە کەوا لەسەر ئاستێکی گەورەتر شارێکی پیشەسازی دروستکەین بۆ معاملی سەقیلە کە هەموو جۆرە کارەکان لە خۆی دەگرێتەوە